توانای وەرگرتنی ڕۆژانە 100 تن تەماتەمان هەیە. کارگەی هەریر تەنها کارگەیە لە عێراق خاوەنی بڕوانامەی FDA. ئێرە کارگەی دۆشاوی تەماتەی هەریرە. لێرە ڕۆژانە زیاتر لە 100 تۆن بەرهەمی ناوخۆی جوتیاران وەردەگیرێت. بەرهەمی تەماتەی ناوخۆی جوتیاران دێت بۆ ئێرە و لێرە ئەکرێت بە دۆشاوی تەماتە. من بۆ زانیاری زیاتر لەسەرم بابەتە کاکشوانمان لەگەڵە کاکشوان بەڕێوبەری کارگەی دۆشاوی تەماتەی هەریر سڵاوتان لێبێ. ڕۆژانە ئێوە لێرە نزیکەی 100 تۆن بەرهەمی تەماتە وەرەگرن. هەلیکاردان بۆ چەند کەس ڕەساندووە لێرەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر ساکردنەوەی بەرهەمی ناوخۆ؟ سڵاوتانەوی بەخێر بێن. کارگەی دۆشاوی تەماتەری ساڵی چوارەمینە لە کارەکانی خۆدا کاری بەردەوامە. ئێستا کە موسمی تەماتی دەست پێ دەکات لە کوردستانی لە سەرەتای مانگی شەشەوە دەست پێ دەکات تەماتە دەبی. ئەمە بەبێ جیاوازی ناوچەکان لە هەموو شوێنەکانی کوردستانی بە عێراقیشەوە تەماتی وەردەگرین. توانای وەرگرتنی ڕۆژانە 100 تن تەماتەمان هەیە. ئەلبەتە توانای زیاترمان هەیە بەڵام دیارە بە بازاڕکردنەکەی ئەو نەدەتوانین بازار بکرێگە نادەتوانین تەماتی زیاتری شۆ بگرین. هەری کار بۆ زیاتر لە 40-50 کەس بۆکو کرێکار لە ناو ئێرە ڕەقسایە جگە لە ئیدارە و لە ئەندازیارەوە لەوانە ئەوە ڕاستەوە خۆیە. هەری کاری ناڕاستەوە خۆ کارگە حەزم لێ لە ڕێگاینگۆ بزان خەڵک بزانی زیاتر لە 3000 کەسی هەلی کاری ناڕاستەوە خۆەوە ئەو لە 4 ساڵە هەیە. ئەوانەی کە دوتیارن ئەوانەی کرێکارن دوتارەکانیش دەکەن ئەوەی کە بمان دەگوازنەوە ئەو شوفێرانە و بار هەڵگرەکانەوەوانە هەمووی حسابمان کردیە ئەگەر مبارەقەمان نەکردی زیاتر لە 3000 کەس ناڕاستەوە خۆ سوودمەندە لە کارگەی. ئەو تەماتەیەکە لە ناوخۆ وەریەگرن بەرهەمێکی چۆنە بۆی بیکەن بە دۆشاوی تەماتە تا چەند گونجاوە؟ خۆی وەکو تام و وەکو ڕنگ و وەکو ئەوانە ناتوانین بڵێن شتێکی باش نییە بەڵام لەلایەن ئابوووریەکەی هەردەم ئەو تۆی کە دەکرێتە تەماتە بۆ کارگەکانی دۆشاوی تەماتەی ئەوە پێ دەڵێن تۆی پیشەسازی یان لەوانەیە بۆ خواردنی ماڵان نەکرێ بخورێ لەبەروەی بەڵام بەداخەوە ئەمە زۆر هەوڵماندا ئەو تۆی بدەینە دوتیارەکان لەبەرەوەی ڕۆشنبیرە چوبان لەسەر وەزعەکەی نییە وەری ناگرن نەبادا مەسەلەن زەرەر بکەن ئەوانش مافی خۆیانە چکە هەیان نەیە ئەو تەماتە چاندنە و بەرهەمی تەماتەکەیە لۆی ئەمە ئەو تەماتێکە وەردەگرین هەموو زادەرێن دەرێن بە زەرری کارگەیە چونکە نارم ناکرێتە دۆشاو دەکرێتە دۆشاو زۆر جوان و زۆر بەتامە دەڵام لایەنە ئابوووریەکەی 7 کیلۆ کەمترین شت 7 کیلۆ تەماتە دەبێت کیلۆیەک دۆشاو بەڵام تەماتە پیشەسازەکە هیچ وەخت دەگرێت 4 کیلۆ 4 کیلۆ و ڕەت نادا 1 کیلۆ دۆشاو داتێت. ساڵانی ڕابردوو بڵێم بەتایبەت ساڵی ڕابردوو هاتین لێرە چاپێک وتمان لەگەڵ جەنابەت کرد باس لەوە کرد کە کێشەتان هەیە لە ساغبوونەوەی بەرهەم ساغ نابێتەوە ئەم ساڵە گرفتەتان هەیە یاخود چۆنە؟ وەڵا ساغبوونەوە بەخۆی کە ساغ نابێت و ساغ دەبتەوە بەڵام هۆی هەیە ئەوەی کە ئەمە دەمانەوێت ئەوەی ئەمە دەمانەوێت ئەمە کە دۆشاوی ئیش بکەین و قوتوبەندی بکەین ڕۆژە 25 تن دۆشاوی دەخینە بازاری دەی بازارەکەوی بەشی ئەو 25 تنێ بک بڕوە ئەمە ئەگەر ئەوانەی کە هاودە دەکرێن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕێرەوە چوا بگرتە بەر هاوردەی کەم بکاتەوە ئەمە دەتوانین زۆر لەوەی زیاتریش بکەین هەم هەلی کار زیاتر بەرەخسێنین تەماتەی زیاتر وەربگرین قوتوبەندی زیاتر بکەین بە شەرتێک بازارەکە بتوانین نافسەی بازاری بکەین. ئێمە کارگەی هەریر هەموو کەس دەزانی ئاشکرایە لەو ڕووی کوالیتی لەگەر باشترین نوعی هاوردەی لە ڕووی کوالیتی پێشبڕچەی دەکات ئەوە لەوە هیچ دڵنیانی لەوەی لە نرخیش لەوان کەمتر ئەمە نرخمان لەوان زۆر کەمترە لەوانەی کە هاوردەیەوە بەڵام زۆر بەڕاشکاوان دەڵێن ئەوەی لە وڵاتی ئێرانەوە دێتە ئێستا مە نەمانتوانیە لەگەڵیان ئەو پێشبڕچەی بکەین بگەینەوەی بتوانین ڕکابەریان بین لە نرخ. ساڵی ڕابردوو بەشێک لە ئەو دۆشاوی تەماتەیە هەنار دەکرا بە وڵاتانی دەرەوە ئەم ساڵ هیچ هەنار دەکراوە یاخود پلانتان هەیە بۆ ئەمە؟ هەناردە وەک خۆیتی تەنیا بۆ ئەمریکای نەوی ئەمریکاش ئەمە هۆی هەناردێنەکردنی دینە هۆیەکە دەگەڕێتەوە لەوەی کە بازی خرايتە سەرێ ئەو بازە 30% خرايتە سەر هەر شتێک لە عراقی و دەڕۆ بۆ ئەمریکای ئەوە کاریگەری لەسەر ئەو بازرگانە دەکات کە لە ئەمریکای لەمە دەکڕن کەمە وەک خۆی بەنرخی خۆی دەفرۆشین بەڵام لەوێ کاریگەری سەروانە بۆی ئەوان تۆزێک شل بووینە بەڵام بۆ دەوڵەتە ئەوروپیەکان نا بۆ دەوڵەتەکان دەڕوات و وەکو خۆی ئەوە هیچ گۆڕانکارێک نەبوو بە نزیکە ینی ئەمە بۆ وڵاتانی عەربی بۆ عەربستانی سعودی و بۆ ئوردن مانگانە 3 تا 4 باریان بۆ دەنێرین بۆوانە بۆ وڵاتەکانی ئەوروپیش تقریبا 2 سیارە دەڕوا زیاتر نا تادیدی بکەین ینی بە تۆن چەند تقریبا 150 تن مانگانە لەوان دەڕوا لە بەرهەمی مەلو ئەو دوسێ وڵاتی بەڵام شتشکای حەزم لە یانگۆ بزانن وەکو ڕاگەیاندن خەرشش بزانی کارگەی هەریر تەنها کارگەیە لە عێراق خاوەنی بڕوانامەی FDA بڕوانامەی FDA بەس خاوەنی ئەو بڕوانامەی دەتوانی خواردن و
خۆراک و شتی خۆراکی بباتە ئەمریکا ببێ ئەو بڕوانامەیە هیچ شتێک داخلی ئەمریکای ناکرێت.